سەنتەری ژیوا لە هەورامان کۆتایی بە خولی فێرخوازانی شێوەزاری هەورامی هێنا. پاشەوەی ماوەی 1 مانگ سەنتەری ژیوا خولێکی یەکمانگی بۆ فێرخوازانی شێوەزاری هەورامی کردەوە. لەو بارەیەوە کاروان حەسەن هەورامی لێپرسراوی سەنتەری ژیوا لە هەڵەبجە ڕێگەیان مەبەست لەم خولە دروستنووسی و شارەزابوونە لە ڕێزمانی هەورامی بەداخەوە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە پرۆسەی خوێندنە لە پرۆسەی پەروەردەیە هەورامی ناخوێندێ. ئێمە وەکو هەورامیەکان وەکو ڕێکخراوی ژیوای هەوڵمان ناوە کە ئەو بۆشایی کە حکوومەتی هەرێمەیەتی ئێمە پڕی بکەینەوە لە ڕێگەی ئەم خولانەوە. مامۆستا جەمال بێدار مامۆستای خۆل باس لە گرنگی زمانی هەورامیەکە و ئاماژەی بەوەدا. خولەکەی ئێمە 5 هەفتە بوو، لە هەر هەفتەیەکە 2 ڕۆژ بوو و لە هەر ڕۆژێکیشە 4 دەرسمان ئەخوێند، کەواتە ژمارەی دەرسەکان 20 دەرس بوون، 20 وانە بوون. زاراوەی هەورامی بەیەکێ لە زاراوەکانی ناو زمانی کوردیدا ئەنرێ لە هەڵەبجە و هەورامان بە شێوەیەکی بەرفراوان بەکارەهێنرێت.